سڵاو دەبێت سڵاو دیسان مایکە سوورەکە یاخۆ بەخێر بێن تۆ خۆت بەخێر لە بێ هەموو شوێنێک دەیبینم مایکە سوورەکە یاخۆ بەخێر بێن هیچ زەرێکی هەیە طبعاً زەرەری هەیە زەرەر یان بینێر نانەزانە زەرەر زەرەری نییە نێ چێگوتی زەرەری هەیە والله ئەگەر ئەوەندەی ئەبینم مەڵە زۆر خەتەرە نا خەتەر نییە لەبەرەوەی کۆمەڵایەتیە یعنی لە دوو مەعاناتی خەڵکیە بەڕاستی ئێمەمانوێت دڵی خەڵک خۆش بکەین ئەوە دڵی خەڵکی خۆش دەکەن خەڵکیش بە دووتانەوەیە ئەدیکو خەڵک بە دوامانە نقطەیەکمان لێ بگرن طبعاً لەبەندە دەرێ مایکە سوورەکە یاخوا بەخێر بێنای بەڕێزت دەکەم سۆرانم کاک سۆران بەخێر هاتی بۆ فامیلی مۆڵ و جەژنی ڕەمەزانت لێ پیرۆز بێ تۆش پیرۆز بی لە کەناڵەکەشتان پیرۆز و سپاس دەکەم سەلام باس مەمنون هیچ بینەری پرۆگرامەکانمانی طبعاً شتێکی خۆشم مادەم بۆ بگەڕەوە بۆ بۆنەوە بەخوای شتی خۆش و لەو زروفەی لەو زروفەی شتی خۆش نەمایە ئەوە هەش ساڵ 9 ساڵە شتی خۆشمان نەمایە لە ئێستاوە ئیشاءالله شتی خۆش دەست پێ دەکا ئێستەوە ئەنجا بۆ لەو دقەیەوە نەبێتەوە شتێکم بۆ بگەڕێتەوە گیرفانی خەڵکە گیرفانی خەڵکی پڕبی شتی خۆشی زۆرە چۆنە هاتووی سەردانی فامیلی مۆڵت کردەوە بۆچی بەتەنیایی وەڵاهی شتم لە منداڵەکان کڕیە ڕاستی لە بۆ خێزانم لە بۆ منداڵەکانم شتەکان هەموو پێرفێکە تاوە تەرتیب ڕۆیشتە ئەمن مایمەوە ئەمە ژاتیمە دوشتی بکردم بڕۆم باشە من ئێستا خەڵاتت ئەدەمێ بڕۆ بە خۆت ئەگەر هەمووشی نەبوو کەمێک لە کەلوپەلەکەی خۆت دابین بکەیت ئەوە زۆر باش بوو ئەوە زۆر باش بوو پیشەی تۆ چییە؟ وێ نەگرم وێنەگیری بۆی ملوانکە کەشت لۆگۆی فۆتۆ پێوەیە لە جەماعەتی باش یەکترماندی ڕەفیقیوانی؟ طبعاً ملیان کردن گوتیانەی لێ قسەت زۆر پێ گوتیان باشە بەخێر هاتی یاخوا خۆشحاڵ بووم زۆر سپاس مەمنون باشە دەنگی شت خۆش نەگۆرانیم بۆ بگەڕی ینی بۆ بڵیت گۆرانی لەگە گۆرانی یەک نیمە نوکتە بە قورعان نوکتەش نازام لە کاتی خۆی نوکتە مەجلیس کە دانیشت کە تەمەشایانت کرد دانە چیەکە چند نوکتەی باشی لەسەر دێ یەکسەر ئەوزە عەشیرەتەکان جودانە شەخسەکان جودانە ڕێک نوکتەی لەسەر دەرێ ئێستا لە فامیلی مۆڵی ڕاوەستای ناوە لە نوکتە لونە بڵێن لە شوێنێکی وا دانیش و نوکتەت بۆ بڵێم باشە ئەو مەدرسی خۆی هەیە مەدرسی خۆی نوکتەی عەجیبم پێیە بەزەڵای لێرە پێم نییە پێت نییە باشە کێشە نییە ئمە خۆشحاڵ بووین بەخێر هاتی زۆر سپاس مەمنون با پرسیارەکەت لێ بکەم پرسیارەکەم ئەڵێت چ پێغەمبەرێک بوو ڕۆژناڕۆژێک بە ڕۆژوو دەبوو چ پێغەمبەرێک بوو ڕۆژناڕۆژێک بە ڕۆژوو دەبوو طبعاً هەڵبژار نیشتێدا نییە ونیە وەڵڵاهی ئەگەر نەزانی هەڵبژارنت بۆ ئەەکەم باشە بەس خۆت هەوڵدە بە زیرەکی خۆت بەشکم ئەلله خوا ئەیدانێک شانستە بوو وەڵڵاهی ئەمن زۆر باش نیمە بەس ئەوەی بە خەیاڵم دابێ و لە ئێستا و لەو مشاوەشەی دەبی پێغەمبەر داوت بی دەبی ئەو بی دڵنیانیت دەبێ ئەو بێ دڵنیایت با دڵنیا بین باوەی لێ بکەین دڵنیا بینیان ئەوین بین کاکە با دڵنیا بین باشە دەستەکانت خۆش بە کاک سۆران وەڵامەکە زۆر ڕاستە زۆر مهم بوو دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون لەگەڵ خوارد ناچۆنی باشم هەتەش خواردنێکە بەخوای کوردەواری هیچ خواردن لە ماڵە داوا ناکەن طبعاً زۆربەی زۆری لە بینی خۆمان با نەبیتە ڕێکلام لە لیزۆی داوا دەکەین زۆر ئەجا لە زووەوە لە زویان لیزۆیە بەڕاست لە زووە ئەوەشمان هەیە سپۆنسەرە و خەڵات ئەدات فەرموو لەلایەن ئەپی لە زووەوە بە بڕی 15,000 دینار تۆ حسابت هەیە لە ڕێگەی و بارکۆدەوە ئەگەر ئەپەکەت نییە ئەتوانی دای بەزێنیت ئەو خۆی وتی داوا ئەەکەم لەوێەوە ئەکی دەبێ پێت بێت باش بوو هەر نەبوو ئەوە ینی بیداتی کرد ناوەکەمدا بچکە باش نیە لە کەناڵی ناوی بڕاندی بدەیت بەس ناوەکەمدا باش بوو دوای قەت عیشی ناکەن زۆر باشە ئافرێتان بێ و خواردنانی کە لی داوا ئەکەن و هەروەها لەلایەن ماکسەوەش ئەوە دواتر خەریک بە لەلایەن ماکسەوە بە بڕی 15,000 دینار تۆ کەلوپەل هەیە دەتوانی وەری بگری کەلوپەلی پیاوانە کەلوپەلی پیاوانە گەر هاوکارانم خەڵاتەکەی ترم پێ بدەن و هەروەها لەلایەن ئەم سنتەرەوە خەڵەتێکی تایبەت بۆ تۆ ئامادە کراوە دەتوانی سوودی لێ ببینی ئینشەڵڵا تاو لە ئیشەکەی من نزیکە
کارەکان خۆش بێ ئیشەڵا خێری لێ ببینیت و بە باشی بەکاری بێن سپاستان دەکەم بژین لەگە کەناڵەکەشتان دەستخۆشتانە دەکەم زۆر سپاس زۆر سپاس چاوەکانم بەخێرایسەر